دوێنێ پەرلەمانی کوردستان لە کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان بڕیاردرا کە لیژنەیەکی باڵا دروست کرێ بۆ سەردانی هەموو ناوچە جیاجیاکان لە هەرێمی کوردستان بۆ بە مەبەستی تۆپبارانکردن و بۆمبارانکردن و بەزاندنی هەموو سنوورەکانی هەرێمی کوردستان و ئێمە وەکو لیژنەی باڵا لە پەرلەمانی کوردستان بۆ بەدواداچوونی ئەم پرسە سێ لیژنەمان دروست کردووە لەسەر ئاستی پارێزگاکانی دهۆک، لەسەر ئاستی پارێزگاکانی هەولێر و سلێمانی و هەڵەوجە بۆ ئەوەی بەدواداچوونی جددی بۆ ئەم پرسە بکەین، چونکە بەلامانەوە گرنگە وەکو پەرلەمانی کوردستان ئەم پرسە پرسێکی نیشتیمانی و نەتەوەییە، ئەمە یەکەم جار نییە. چەندین جارە لەلایەن دەوڵەتی تورکیا و لەلایەن دەوڵەتی ئێرانەوە سنووری هەرێمی کوردستان ئەبەزەنرێت و داگیرکاری ئەکرێت و بەزاندنی سنوورەکان ئەکرێت. لەبەرەوە بەلامانەوە گرنگە وەکو لیژنەی باڵا کە لە پەرلەمانی کوردستان دیاری کراوە بەدواداچوون بکەین بۆ ئەم پرسە لە هەموو حاڵەتێکە، یعنی بۆمبارانەکان، داگیرکاریەکان، یعنی خەڵکیان شەهید کردووە، خەڵک برینار بووە، ماڵوێرانی گەورە بەسەر ئەم هەرێمەی ئێمە هاتووە. من جارێکی کە تەکید دەکەمەوە لیژنەی باڵا بەدواداچوونی جددی ئەکا لەسەر هەموو پرسە نیشتیمانیەکان و نەتەوەییەکان کە تایبەتە بە داگیرکاری و تۆپبارانی هەموو ناوچەکان لە هەرێمی کوردستان. بەڕاستی دەوڵەتانی دراوسێ مراعاتی هەرێمی کوردستان ناکەن و هیچ کاتێک مراعاتیان نەکردو وەکو پێویست ئەوەی کە گرنگە لە ڕاستیە، چونکە هاونیشتمانیانی ئێمە بەر ئەم لێشاوە ئەکەون، برینارە بن، شەهیدە بن.